گزنگی خۆرەتاوە و کەوتونەتە ڕێ بۆ دەرەوەی شار. بەرنامەی ئەمڕۆمان لەنێو کێڵگا کوشتوکاڵیەکانە. بەیانەیەکی زووە هاتوین ئەڵقەیەکی تری قورژی شێر بکەین لەکوێ لە ناو کشتتوکاڵی یاخود لە ناو کاری کشتتوکاڵی و هەروەها کاری شیناوی کە بە شێوەزاری هەولێری پێدەوترێ شیناوی. جا کارەکە چییە؟ کارەکە من کرێکاری دەکەم ئەمڕۆ لێرە و هەروەها باینجان و بیبەر دەڕنین، یعنی لێکردنەوە پێدەوترێ ڕنین و ناو ئەم زەرفانەی دەکەین. من ئەمڕۆ بوومەتە کرێکاری مامی دریس لێرە قسەم لەگەڵی کرد و هەروەها گوتی وەرە کارەکەت پێت دەمەوڕۆ پیشێ تاقی بکەوە لە بەرنامەی قورجی شێر لەگەڵم بن. جا ئەو باینجانانەی کە سوورە یاخود زەردە نابێ ینی لێ بکەینەوە لە ناو باینجانەکاندا بنین کە جوان پێگەیەوە، چونکە تەنها ئەو باینجانانە کە ڕەشە و هەروەها بە جوانی پێگەیشتووە لێ دەکەینەوە و مام ئیدریس گوتی ئەم بەشە بۆ تۆ، لەم بەشە تۆ کار بکە، باینجانەکان لێ بکەوە با بزانین چەند زەرف پڕ دەکەیت و یاخود ئەمڕۆ کارەکە چۆنە و بۆ مەرجەش کاری پێدام کە گوتی زۆر ڕانەوەستی کارەکە بە مەزبوطی بکەیت. مامی ئیدریس خاوەنی ئەم زەویەیە، ئەم زەویە کە باینجانی لەسەر چاندووە لەگەڵ بیبەر، گوتی ئەم باینجانانە کۆمەکەوە چونکە ئەمە تازە سوودی نابێەوە بۆ خواردن ناشێ، تەنها ئەم باینجانانەی کەوە ڕەنگەکەی یاخودها جۆرە مۆرێکە کە ئەمە جوان پێگەیشتووە ئەوانە کۆ بکەوە. ئیدی ئەو باینجانانە کۆ ناکەینەوە ئێمە. جا خاسێتێکی تری ئەم کارە چییە؟ خاسێتەکە ئەوەیە کە گەڵاکە دڕە بە هەر شوێنێکت بکەوێت کە دەست دیار بێ یاخود بەبێ دەستەوانە ئەم کارە بکەیت ئەوە تووشی خورانت دەکاتن، یعنی تووشی خورانێکت دەکە کە دەبێ ماوەیەکی زۆر شوێنی دەستت بخورێنی هەتاوەکو خوڕشتەکەی نامێنێ. ئیدی ئێمە پەنجەوانەمان لە دەست کردووە بۆ ئەوی تووشی ئەم خورانە نەبینی، ینی ئەم شوێنەم دیارەوە هەست پێ دەکەم دەیەوێ بیخورێن و هەروەها خوڕشتەکە ئەم شوێنەی گرتوومە. کاکە زەرد و سۆرەکان لێمە کەەوە ڕەشی لێکەوە ڕەشە وردەکان ئەو چێ خراپانی تێ دەکەیت ئێمەکە ناکرێت بەس ڕەشەکان تێکە بەداخەوە کە ئەم باینجانە هەموو خەسار دەبێت و ینی ناخورێ بە هۆکاری ئەوەی کە بە جوانی پێ نەگەیشتووە و ڕەنگەکەشی جوان نییە بۆ خواردن ناشێ. ڕاستە زرەری بۆ جوتیارەکە هەیە، بەڵام لەسەر زەویەکە وا دەکاتن کە شی ببێتەوە و هەروەها زەویەکە بەهێزتر دەکاتن بۆ ئەوەی جارێکی تر دووبارە یاخود بە شێوازێکی پڕتر باینجان بگرێتەوە ئەم زەویە و لە کاتی لێکردنەوەی باینجانە ڕەشەکانش ئەو باینجانی کە پێگەیشتون یاخود دەبێت زۆر بەناسچی لێ بکەیتەوە، چونکە ئەگەر یەک تۆز ینی ڕای بکێشی یان یەک تۆز زەختی لێ بکەیت ئەوە گەڵاکە دەڕوشێتن و وا دەکاتن کە جارێکی تر باینجان نەگرێتەوە. یەک ئەلاگە باینجانمان پڕ کردووە، یعنی یەک ئەلاگەی لەم شێوەیە تەنها بە 500 دینار دەبێت پڕی بکەیت، یاخود کرێکار بە 500 دینار پڕی دەکاتن. ئاوا بەو شێوەیە دایدەنێ هەروەکو مام ئیدریسیش خۆشی بەم شێوە. مام ئیدریس شتێکی ترتان نییە ینی من پڕی بکەم بەڵام پارەکەی زیاتر بێ؟ بیبەرمانێ بیبەری تیش بە 1000 دینار عەلاگە بەس بیبەر گچکەیە چلۆ بەدرەنگ تەواو دەبێت. ئێستا ئەمن یەک عەلاگەی ئەوها
پڕی بیبەری تیژ بکەم ئەو جا 1000 دینارە بانجانیش 250 ئەوە 500 500 دینارە باشە ینی ئەو بانجانە خۆماڵیە جوانە ئێستا لە لای تۆ چلوێ بە چەندە بە چەند دەڕوا بۆ گومرگ گومرجی بە 200 دینار 150 250 زیاتر ناکە ینی ئێستا ئەو بانجانە جوانە هەروەک باسم کرد کە خۆماڵیە و هەروەها بەرهەمی ناوخۆیە تەنها چلو 250 دینارە ئەمە ژوای کردووەکەوە ئەو خەسارەتان ئەوە لۆی ئەوەمان نەفرۆشە بە 250 بە 200 نەڕۆیە بە 150 نەڕۆیە لۆیە نەماتانی لێکەنەوە دەبەر بای عملەکەی نەکردێ بای علاکەی نەکردیا ینی نرخەکەی ئەوەندە کەم بووە بای کرێکارەکەی نەکردووە با بچین دەست بە کاری بیبەر لێکردنەوە بکەین بیبەری تیش جا بیبەری شیرن نا بیبەری تیش بە جۆرەی ئەوەی کە بیبەرەکە بچووکە کاتێکی زۆری دێ کە تا ئەم زەرفە پڕ دەکەم علاگەی پڕ دەکەی بۆ یەک علاگەی ئاوا پڕکەی بە 1000 دینارە ئەوە بیبەری شیرنە ئەوە بیبەری تیژە ئەوجا با دەست بە لێکردنەوەی بیبەری تیژ بکەین یەک علاگەی ئامە لەو شێوەیە دەبێت پڕ بکەین بە 1000 دینارە با دەست پێکەین ئەمە جگە لەوەی نابێ بەبێ پەنجەوانە لێ بکەیتەوە پاشوەی کە زۆری بیبەرەکەت لێ کردەوە یاخود پاش چەند دقەیەک کارکردن نابێ بە هیچ شێوەیەک دەست بێنی بۆ شوێنە هەستیارەکان و بۆ دەم و چاوت لەبەرچێ لەبەرەوەی ئەگەر تۆ ئەساسێت پێ هەبێ وا دەکاتن کە مودەتێکی زۆر یاخود ماوەیەکی زۆر تووشی خورانی بکە و تووشی برژانەوەی بکاتن ینی ئێستا ئەگەر دەمچاویشت بخورێ نابێ بەم دەستانە دەست بۆ دەمچاوت بێنی چونکە تووشی برژانەوە و تووشی خورانی دەکات کە ئەمەش کارەکەمان لێ تێک دەداتن لەوانەیە کورتی هێنابێ لە بەرهەمەکە و زەرێری کردبێت بەڵام خاوەنانی ئەم چێلگانە جۆرە تەبیعەتێکیان هەیە ئەگەر کەسێک بەلای چێلگەکەدا بڕواتن و زەرفێک پڕ بیبەر بکە یاخود پڕ باینجان بکات نەک هەر پێ تووڕە نابن یاخود پێ تێک ناچن بگرە دەستخۆشیشی لێ دەکەن چونکە ئەوان دەڵێن بەرەکەتی ئەم کارە لەوەیە کە خەڵک بیباتن و ئەگەر کرێکارەکەی کە دێتە ئەم شوێنە تا ئێوارە یەک زەرفی گەورەش پڕ بکات و بۆ خۆی بیبا یاخود بەروبوومەکە بخوات ئەوە قەت ناڵێن بۆ وا دەکەی یاخود ناڵێن مەیخۆ مامی دریست ئێرە نازانم چەندون مە بەڵام بەرهەمی گەلێگە لە زۆر لێە لایەک تووری لێبوو لایەک بیبەری لێبوو لایەک باینجانی لێبوو بەێ چەند بەرهەمی لێە وەڵا زۆری لێە توورە سرقا کەرەوزە تەڕەتولەیە سرقی پەلکە سرقە سۆرەیە بیبەرە باینجانە کە لەمە قەرنابیتە بڕوکلیە بڕۆکلیش لێرە بەرە بڕوکلیشمان چاندی هەموو سەوزەکان لەوانەیە هەتا 15 نەوعمان هەیە یعنی ئێوە خۆتانێک لای کردوەوە بۆ کاری جوتیاری و کاری کوشتتوکڵ بەێ ئەمە کە لێرێنە دەمێنێ هەم شتێکی بچینەوەی بەرهەم بێ لێرە ساریت کە جێزەرشم چاند بوو جێزەرێکی باز بە جێزەرەکە بە حکمیەوەی جێزەری تورکی و ئێرانی کە داچلێ بە 250 دیناریان دەدا هیما 250 لۆمە دەرەدێت کە جێزەر ئەرکی بڕە قورسە لە بن عردیە هەرچێشانی زەحمەتە جێزەر هەرچێشانی زەحمەتە عملە ڕۆژێ لەوانێ خاکەکەشمان ینی بەپیتە خاکەکی بەپیتە لۆ هەر شتێکی بچینی هەر شتێک هەموو ڕستخەچ دێنەوە تەماتە و مەسەلەن بنم لە خلاص بوو باینجانە بیبەرە هەر ڕستخەچی دەچینی کێشەی نییە ئەو ئۆتۆمبیلە هەڵە ناوێکی هەبوو شلەخەجیان پێدەگوت ئەوە کێ پێدەرێن مێک زەمین بە زۆر شلەخەجیان پێدەگوت لە برەوەی ئەوانە زیاتر حکومت بەکاری دەهینا لۆ دایرێ کارە بە دایرەکان زیاتر ئەو سارە بلەوەی سارێک دەبل ئەکسلە سارێکی بەقوتە یابانیە سارێک قەیمە وەڵا ئەوە لەوانەیە مدەکی زۆری لایمەیە بی سارە کارمان پێدەکرد بەس دوو سارە ڕامان گرتیا لەبەرەوەی تەرەکتەرمان هەیە و عاربانە و جادەکانش بەڕاستی بەردکرانە و ئاسانترە ئێستاش ئەوە کە مایتمان نەمان فرۆشتە هەم لە بە یادگاری هەم لە بە ئەو شوێنانی ستانە کە قوڕە ئەو دەبل ئەکسلە پیکە بوو کە ئەوانە دەرناچی ئەوە دەتوان ڕستەکەی لێ بارکەین بینە دەرێ مامی دریز ئەوانە چێ دەبێت ئەوانە لۆ دوکانی دەبین کەمە لۆ گومرجی لۆ گومرجینی لەبەرەوەی ئەو نافرۆشێ بەس دوکاندار دایانە لۆ دوکانان دەبێت لۆ دوکانان بەێ
جگە لەوێ بۆ دوکانان دەبن مەسەلەن پێم وایە چکە کەمە جاروێ بەس بەش ماڵەوەتانەکانی بۆ ماڵەوە بیبێ و پێم وایە خزم و کەسیش و خەڵکەگە بەسەر جادەدابی باس لەوەی کردەگەر لێش بکاتەوە ئاسایە بەری وڵی ئەمە کەشناوی دەکەین هەرس خەچ دەکەین لای ماگەردن هەم خەرکمان ئازا کردەوەی بیباتەوە لۆمارێ لۆ خۆی نەزیاد کابرا هەیە مەسەلەن چار علاگە بیبەری با یان چار علاگە باینزانی با نابەش کابرا نیو علاگە باینزانی علاگە بیبەری دەبە ئاساییە گەردن هەم خەرکمان ئازا کردەوە بیناسی نەیناسین ئاگامە لێبی ئاگامان لێبی ئەوەی بێتن لابدا بای پێویست خۆی بە ئاسا هەرس خەچ ببە بەری ینی ئەگەر چلوی گرانیش بی چلو بە 1000 دیناری بە 2000 دیناریش بای خۆی بە ئاسایە بەس ئەگە هەرزان بیتن چلو بە 100 دیناریش پێمان خۆش نە کابرا سێ چار فەردیان سێ چار علاگە لێ بە هەش بووە هەشەوە سەرزادەیە هەش بووە هاتیە ئەمە دیتیتمان دوو علاگە سێ علاگە لۆ منە سقەسۆر کابرا سقەسۆر بەخۆی 2 چلو دەخۆری یان 2 چلو بەکە لە تووشی دێ ئەوە لۆ چییە مەسەلەن گوتی کاکە وڵای ئەوە ماری برامە ماری خەسوومە ئیدی چەند جیرانش فەقیرمانەیە گوتم کاکە فەقیر ئەم بەخۆم تام دەم فەقیرەت لۆ خێری لە مەلای من دەکەی بە ناوی تو لە بۆ ماڵی خەسووی بەری لۆ ماری خەسوو یان لۆ ماری برای بیان لۆ مارێ کەسش خۆشەویستیتی یان لۆ جیرانکی فەقیرە دەرێ دەبم ئەو هە لەوێ دانێ ئەوەش بیبەرەکە وڵی یەک علاگە باجانم پێ لەگەر نیو علاگە بیبەریتیش وەبزانم ئەوە بە 500 یا بەوە ئەوە 500 دینار ئەوەش علاگەی بازار بە چکە نیو علاگەیە 500 دینار هۆرچی 1000 دینار زیاتر پێ ناکری بکەیان ئەو 1000 دیناری ئەوڕۆ 1000 دیناری ئەوڕۆ بەری ینی هەر کرێکارێک بێتن علاگەیەک باینجان بە 500 دینار بەری علاگەیەک بیبەر بە 1000 پردە ئەگەر تیژ بێ ئەگە شیرین بی بە 500 یا ئەوە دانراوە بەری لەبەر ئەوەش کرێکارت نییە لەبەرەوەی چکە بەرهەمەکان لە کەمیدایە و هەروەها خواستی لەسەنێ بەری ئەمڕۆ لە پیشەی کشتتوکاڵی یاخود بە شێوەزارەکەی هەولێری بڵین شیناوی بوومە کرێکاری شیناوی تەنها توانیم 1000 دینار کار بکەم یاخود بای 1000 دیناریش بکەم ئەوش چی بوو یەک علاگە باینجانم پڕ کرد لەگەڵ نیو علاگە بیبەری تیش علاگە باینجانەکە بە 500 دینار بوو علاگە بیبەرە تیژەکەش بە 1000 بوو چکە ئێمە نیومان پڕ کرد بای 500 دینار بوو ینی تەنها 1000 دینار تەنها 1000 دینار دەستمایە و یاخود قازانجی ئەمڕۆمان بوو کە پیشەیەکی ترمان تاقی کردەوە لە بەرنامەی قورجی شێر مامە دروستماوەی چەند ساڵە کاری جوتیاری دەکەیت وڵای ئەمە لە ساری 83 بیرمان لێدایە فەلاعتی دەکەین بەڵام ئەو کاتی گچکە بووم ئەمرم 10 سال و 2 ساڵوانە بووم بەس هەر لەگەر باوکم و مەسەلەن برایەکان ئیشم کردووە لە ناو زەرعاتی بوومە هەتا دەگەشتە ئەو تەمەنی بە درێژای ئەو تەمەنەژەر کرێکارتان هەبووە بۆ ڕنینی بابەتەکان وڵی پێشتر کرێکار کەم بوو خەرکار بای ئەوەندەی دەکرد شناوی کەمی دەکرد بەخۆی لە مارێ چەند بایە مەسەلەن بای ئەوەندە دەکرد لۆ نمونەگە 6 نەفەر بای عربەچی دەکرد ئەگە 3 نەفەربانی و عربەی دەکرد بە جێری خۆی دەکرد بە جێرەوەی نەی دەکرد ئەوەندەی بداتە دەرێ لە بۆی کرێکار ئەو کاتی خەرکەم کرێکاری خۆی بوو باشە چەند بابەتان هەیە لێرە وڵی نوێسکەی ئەمن وەکو خۆم 15 بابەتم هەیە هەر لە سەوزە و تور و سرق و کەرەوز و تەڕەتولە و مەعدەنووس و سپێناغ و ئەوانە بیبەر و باینجان و تەماتە و کودی و لەهانە و قەرنابیت و بڕوکلی و سقەسۆرە و ئەو بابەتانە باسی ئەوم بۆ بکە ئەو کرێکارانی کە دێن لێرە کار بکەن ینی لە شێوازی علاگەکان علاگەیەک پڕ بکەم بە 500 دینار بیبەر بە 1000 دینارە ئەمە چۆنی دانراوە نرخانە وڵا ئەو نرخانە بەڕاستی بەوەی کە ڕسقەکە پارەی ناکە ڕسقەکە ئەو پارەی ناکەم بتوان علاگەی 1000 دینار دووە بەش پێمان خۆش ئێستا و کرێکارێکە دێلۆمان ئیشە دەکا علاگەی 1000 دینار دێنێ ئەوش ئیسفادەش بکە بەس بە حکمیەوەی کە ڕسقەکانمان پارەی ناکەن نرخی زۆر هەرزانە ناتوانین لۆندەی زیاتر بدەین لۆمە دەرناچی یعنی هەر علاگەی باینجان هەر ئەوەی کە باسمان کرد تایم جارێشتر باسی بکەیتەوە بەێ بیبەر و باینجان بیبەری علاگەی بە 500 دینارە و باینجانیش بە 500 دیناریە بەڵام بیبەری تیش کە هوردا ئیشی لەبە ناچی عملەکەم دەتوانی ئەو علاگەی بە 1000 دینارە یا مەسەلەن پیاز کە ئیشی ناخۆشە هەر قەراندن و چاکردن و لە علاگەکردن ئەوش علاگەی 1000 دینارە سعرەکەەوە تقریبان حامی خەری ئەوها داینایە باشە ئەوانەی ینی ئەوەندەی پرسیارم کردووە زیاتر برا عەرەبەکان ئەو کارە دەکەن دێن لە شیناویەکان بە ئایلۆ پەردەبن و یاخود ئێوە ئەو کرێکارانتان نییە بەێ ئەمەش ئەو کرێکارانەمانەیە لۆشتر لێدانێ لۆ ڕسخڕنی زۆر بەگە کەمێک بە خۆمان دەکەن گە زۆربی عاربی دێن لە بۆی بەڕاستی کورد ناکە
ئیشی عملاتی ناکە و عربانە کاتینە لیان قەومای و تێکچوون هاتینە لێرە بە چەندی ئیش دەکەن ڕۆژە بە 10,000 بە 12 بە علاگە بە علاگە بە 500 ناری ئیش دەکەن کورد ناکە ئەو ساڵ بەرهەم باش نەبوو بۆ جوتیاران نەوەڵای ئەو سار وەکو ڕستەکان بەڕاستی سپارێ نەکرد هەر لە گەنمی بگرە دەدانێ وڵی هەتا دێتە سەر بیبەر و باینزان و تەماتە و پیاز و هەموو شتەکان نرخی زۆر هەرزان بوو یعنی لەبەر هەرزانی بڕوان ناکەم فەلاعک لە کوردستان ئیسفادەی کردبی سەتانوهەتی زەرری کردیا نەگەشتە پارەی خۆی لەبەرەوەی نرخەکەی زۆر هەرزان بوو نەش فرۆشتا نەش ڕۆژ لۆ هیچ لایەکی لەبەرەوەی بەڕاستی لە دەور و پشتمان هەیە مەسەرەن ئێرانە تورکیا ئەوان لەکنەوان نرخی زۆر هەرزانە هەرکوی بین بە 450 دەن لەوان دەردەچی لۆمە دەرناچی لەبەرەوەی بەرهەمەکانمان زۆری ماوە بە خەسارە ناچار لەبەر ئەو پارەی کەم دەنەکرێت لەبەرەوەی کە و پارەی ناکە ئەمەش ناتوانانی پارەی زۆر بدەنێکرێکاری لەبەوەی بایمە ناکە پێم وابێ ئەو ساڵ پارەی کرێکارتان بۆ نەماوە ینی خۆتان کارەکەتان کرد وڵی بەێ ئێستا کە ئەمن فەلاحەیە دەیناسم فەلاحەیە دەیناسم لە دەشتی شەمام چیە 2 ملیۆن دیناری پێبڕایە لە سەری سال و لە بیدایەتی و لە پیازولوانە کرێکارەکانی 7 ملیۆن دیناری ئیش کردیا ینی 5 ملیۆنی زەرر بووە 5 ملیۆنی زەرر بووە بەرنامەکەی من بەناوی قورژی شێرە ئەو کرێکارێک کە دێ ئەو کارە دەکات پێدوانی پارەکەی لە قورژی شێردایە بەرێ وڵایی ئەو پارەی لە قورژ شێر دەردەینی بەڕاستی لە برەوەی سعرەکە و نرخەکەی زۆر هەرزانە بیبەری تیژیشیان ناخۆشە باینجان خوشتیە سعرەکەی زۆر کەمە ینی بەڕاستی بەماندیبوونێکی زۆر تا بتوانانی ڕۆژانەی دەرچی ڕۆژانەش کەم پێشتر هیچ ئیشی کرێکاریت کردو لە نێو چۆلگەکان پێشوەی ینی ڕز و یاخود باغی خۆتان هەبێ واللهی وەکو یارمەتی بەرێ بەس وەکو ئەمە لە بەروی هەر فەلاعتیمان کردیا نێسکە و چ سار زیاترە بەس زۆر زار چوونە هاوکاری جیرانمان کردیا مەسەلەن ڕیاریمانکردنی ڕسمالە کردینە بەری ناخۆشە کارەکەی ناخۆشە باشە زەویەکەی تۆ پێم وابێ زیاترە لە 20 دۆن و 30 دۆن بۆوانە زەویەکەم 35 دۆنمە زەویەکی بەپیتیش بەرێ زەویەکی بەپیتە هەموو ڕسخەچی لێشین دەبی هەموو ڕسخەچی لێ دەبی لۆ منە ئەو سای پار جێزەرم چاند بوو لەبەوەی جێزە لە کوردستان کەس ناکە لەبەوەی لە دەرەوە دێ جێزەرم چاند بوو جێزەر بە حکومی ڕەنگەکەی مەیلە و خۆرایی بوو زۆر بە تام و ئەوتر بوو هی ئەو تورکی سووری ئەوانە بە حکومی ڕەنگەکەیان جوان بوو دەرمان و بە زەبری دەرمان و چیمیایوانە بە ڕەنج جوانتر بهی من نەدەفرۆشە یوان دەفرۆشە لەبەرەوەی خەرکەکە تەمشای ڕەنگەکەی دەکرد یعنی دەگۆڕەنجی وەی جوانترە و خۆشترە لەوەی بە فعلی هیما تەبیعی بوو بە زبریمان کرد بوو بەبێ دەرمان و بەبێ چیمیا بەڵام هەریوان ڕەواجی زیاتر لە سەبووی مە نەدەفرۆشە ئەگەر چ ساڵ بگەڕێیتەوە پاش هەر فەلاعەت و جوتیاری هەڵدەبژێریەوە بەرێ بەڕاستیە من لە ئەرکەکەی خۆم زۆر لێ رازیمە زۆر ئیشش خۆشە سەر بەخۆی و بەرێ لە بابم لۆ مایتەوە ئیشەیە ئیشەکە ناخۆش ئیشەکە من بەخۆم بدیر خۆمیان بەخۆم وەستای خۆمم ئیشەکە هیچ کەسێک زەختی لەسرم یان هیچ کەسێک ڕێنمایم ناداتێ لۆ خۆم ئیشەکەی چەندی تااقەت توانە مەبی دەکەم و ئۆتۆمبیلێکتان ڕاگرتووە لێرە ئەو ئۆتۆمبیلە باسی ئەوم بە پێشتر کارتان بە ئۆتۆمبیلە دەکرد و ئێستا ڕاتان گرتووە بەرەوە چەند سارێک پێش ئێستا ئەمە زستانان توور و سرق و سەقەسۆر و کەلە مشتوامانە بوو لە ناو زەویەکان بە پیکەبانە دەبن نەبوون ئەو کاتی و مەرزیەوانە نەهات بوون 20 سال پێش ئێستا ئەو پیکەبا دەبل ئەکسل بوو دەچون ڕستەکانمانە ناو زەوی پێدەی نادەرێ قوڕ بوو باران بوو بۆ خاکەیرە خاکەچی بیتە باران سیارە ناتوانانی بڕوا بچی لە ناوشینای ڕستقی لێکە بینتە دەرێ ئەو جۆ مێگزێم لۆی بکە بەس 2-3 سارە لەبەرەوەی سیارە دەبل ئەکسلکە پیا بۆ و تەرەکتەرمان مەسەرەن هەیە و بە عارەبانە ئەوانە دەردەین ئەوەمان ڕاگرتیە باسی ئەوم بۆ بکە ئەو کەسانی کە بە نزیک زەویەکەت دادێن کە شت لێ بکەنەوە یا خۆشت لەگەڵ خۆیان پێتان ناخۆش نییە و بەڵام نەک سێ4 فەردەبێ وڵی لێرەوە ئەمە کە شنای و ڕستەکەی دەچین ئەو کاتی دنج دەچینیان زۆر دەرین کاکە گردنی هەموو خەرچی ئازابی ئەوەی بای پێویست خۆی دەبە کابرا دێبا لە بازار و 2 کیلۆ دەکرد با چاری لەکنم بە بەس نەک چار علاگەی بە یان نەک پیکەبی پێیان ئەوەی پێە سیارەی پێیا پڕیکە بای پێویست خۆی گردن هەموو خەرکەکمان ئازا کردیا پێتان وایە بەرەکەتی دەکەتن بە قەنەعەت خۆمان ئەوە وەکو سکاتە چیا وەکو بەرەکەتە چیاگە کابرا 2 کەس دەی بخۆ 2 کەس دوعامان لێ بکە لۆ بکە باشترە لۆمە لەبەرەوەی ئەمە ئەو پارەی هەلۆمە نیە ئەگە کابرا 2 دوعامان لۆ بکە 2 خێرمان لۆ بکە لۆمە زۆر پێمان باشترە لەبەوەی تەسی لە ڕسقەکەمان ناکە بای ئەندێ ڕسق
هەر زەرەر دەبێگە گران بوو هەرزانبی خەساری هەر دەبی. لە کۆتاییدا ئەرچی کرێکاری شیناوی قورسە. بەێ ئەرچی کرێکاری بەڕاستی ئەرکە قورسە لەبەر ئەوەی وەخت و زەمینە ئیشەکانی بەیانیانە ئیشەکانی مەسەرن هێواران هەتا درەنگە ئیشەکانی ناخۆشە ئیشەکانی قورسە بەڕاستی هەموو کەس ناتوانێت لۆیش ئێستا کە زیاتر ئەمەلە بوویتە عرب کورد ئەو ئیشە پێ ناکرێت لەبەرەوەی ئیشی ئاسانتر هەیە بەڵام عربەکان کە وەزعیان باش نییە و وەزع عێراق باش نییە لەوان عیبینی.